چارلی چاپلن بزەیەکی شۆڕژگێڕانە. جۆرج مێریدیت بڕوای وایە کە کۆمیدیا بۆ ئەوە دێتەکایەوە تاوەکو بەرگری لە عەقڵ و باشی تێگەیشتن و چاکسازی و حەق بکات. واتە کۆمیدیا پێکەنین بچووکترین دیوێتی و پەیامەکانی پشتی و فەلسەفەی کارەکە کە هەڵگری گوتارێکی بەرگری یان ڕەخنەئامێزن کۆی بابەتەکەن. بۆیە شارەزایان باوەڕیان وایە ئەوانەی لە دیار کۆمیدیادا تەنها پێدەکەنن لە کۆتاییدا دوو زیان دەگەێنن. یەکەم زیان لە خۆیان کە کاتیان لە خۆیان کوشت، دووەم زیان لە ئەکتەر دوای تەمەنێک کارکردن وتی ویستم تێیان بگەێنم، بەڵام ئەوان تەنها پێکەنین. ئەمە وەک ڕاستیەک و وەک ڕەخنەیەکیش ئاراستەی هەمووانی کرد. چارلز ئیسپێنسر چاپلین 16 نیسانی ساڵی 1889 لە ئینگلتەرا لەدایک بووە. لە جیابوونەوەی دایک و باوک هەمیشە زۆرترین قوربانی منداڵ دەیدات، بۆیە لە جیابوونەوەی دایک و باوکی چارلی و براکەی قوربانیاندا و کەوتنە سەر شەقام بۆ کارکردن و ژیانیان هەڵدورا لە ئازارێکی قوڵ. دوای مانەوەیان لە سەرشەقام و کاری سەخت، چارلی لەگەڵ براکەی لە ڕێکخراوێکی هونەری دەستیان کرد بەکار، بەڵام بەردەوام نەبوون. ساڵی 1906 لە تەمەنی 17 ساڵیدا لە شانۆیەک بە ناوی شارلۆک هۆڵمز ڕۆڵی کوڕی ڕۆژنامەنووسێک دەبینێ و ئەو ڕۆڵە ناوبانگی چاپلن بەرز دەکاتەوە و ئەمە وا دەکات لەلایەن دەرهێنەرەکەیەوە زیاتر گرنگی پێ بدرێت. ئەو خەونەی چارلی هەیبوو بۆ گەیشتن بە هۆلیوود هاتە دی و گرێبەستی لەگەڵ کۆمپانیای یونایتد ئارتیست بەست، دواتر لەگەڵ ئەکتەری هۆلیوود لیتا ژیانی هاوسەرگیریان پێکێنا و بوون بە خاوەنی دوو منداڵ. ساڵی 1927 یەکەم فیلمی بێدەنگی بەرهەم هێنا. فیلمی بێدەنگ چەشنی ئەو قسەیەی مێشێل فۆکوی فەڕەنسیە کە دەڵێ ئەوەی لە بێدەنگی بیرکەرەوەدا هەیە غیابی قسەیە نەکواتە. ئەو کاتەی جەنگی سیاسی لە ڕێگەی هونەرەوە و لە ڕێگەی کۆمپانیاکانی بەرەمێنانی فیلمەوە دەکرا، چارلی ریسکێکی گەورەی کردو. ساڵی 1940 بە دەنگی خۆی فیلمێکی بەرهەمێنا بە ناوی دیکتاتۆری گەورە یان مەزن. کۆمپانیاکان ئامادە نەبوون کاری لەگەڵ بکەن، بەڵام چارلی ئەو فیلمەی بەرهەمێنا و تیادا ڕۆڵی ئەدۆڵف هیتلەری بینی و پاشان پێشوازیەکی گەورە لە فیلمەکەی ساڵی 1942 چارلی بە شێوەی یاسایی و بۆ جاری دووەم هاوسەرگیری کردو. لە منداڵەکانی ژیرالدینی کچی هاتە بواری سینەما و بوو بە ناوێکی دیار. ڕۆڵبینینی چارلی لە فیلمێکدا کە گاڵتەکردنە بە هەندێ دایەنان کە دەیەوێت ڕۆڵی مرۆڤ کەم کاتەوە و سیستەمی سەرمایەداری بکاتە بەدیل و هەموو ئامرازەکانی خۆراک پێدان بۆ مرۆڤ فراهەم بکات. چارلی ڕوبەڕووی تۆمەتبارکردن دەکاتەوە بەوەی کە مەیلی بەلای کۆمۆنیستیدا هەیە و دەیەوێت سەرمایەداری وەک ڕێگەیەک بۆ گاڵتەکردن بە مرۆڤ نیشان بدات. دواتر چارلی بەرەو ئەوروپا هاتوو، لە ئەمریکاوە داوایەکی پێگەیشت کە نەگەڕێتەوە. دواتر بۆ ژیانکردن دەچێتە وڵاتی سویسرا و تەمەنێک لە بێناویدا ژیانی بەڕێ دەکات. ساڵی 1957 شاژنی بەریتانیا خەڵاتی بەخشی بە چارلی. دواتر لە هۆلیوودەوە بانگێشنامەیەکی پێدەگات بۆ بەخشینی خەڵاتی ئۆسکار. چارلی بۆ سەرشانۆی وەرگرتنی خەڵات کە دەڕوات و لە پێشوازیەکی کەمیێنەدا بە چەپڵە لێدان کە بە درێژترین چەپڵە لێدان لە مێژووی وەرگرتنی خەڵاتەکەدا دەنرێت ئۆسکاری پێبەخشرا. Charlie Chaplin's dearest and eternal friend. چارلی ساڵی 1970 لە تەمەنی 88 ساڵیدا کۆچی دوایی کردو لە سویسرا بە خاک سپێردرا. باپەی سەرچاوەکان دوای ناشتنی و تێپەڕبوونی 2 مانگ بەسەریدا تەرمەکەی لە گۆڕستان دزرا. لە بەرامبەر دانەوەی تەرمەکەی داوای پارەیەکی زۆر کرا،
دواتر لەلایەن پۆلیسەوە ئەو باندە دەستگیر کران و تەرمەکەی لە نزیک دەریاچەیەک دۆزرایەوە و پاشان لە مەراسیمێکی شایستەدا بە خاک سپێدرایەوە. بەشێک لە فیلمەکان دیکتاتۆری مەزن، خانمێکی پاریسی، فیلمی منداڵەکە یان منداڵێکی هەژار.